ئەنجا ئازیزم کە تۆ هاتیوتە ئەم خولەوە ئەبێ خوەکان و وتمان بیگۆڕی، یعنی بۆ نمونە خۆکان، ژیان، خۆراک، بیرکردنەوە، سۆشیال میدیا، یعنی تەسەورەکەی ئازیزان خەڵکی وا هەیە تا ئێستاش بەدیار فەیسبووکەوە ڕۆژدارە دانیشێ، بەدیار ئینستاگرامەوە، یعنی ئەخباری رووسیا، ئەخباری چین، ئەخباری نازانم ماسۆنیات، هەواڵەکانی سەرۆکایەتی هەرێم، پەرلەمانی نازانم چییە، مەکتەبەکەیان، دەرەودراسیەکەیان، هاوڕێک هەموو شتێک گوێ ئەگرین. لەگەڵ ئەم هەموو تەرتیباتە خۆش ئەم ڕاتە سەر ڤیدۆی پێکەی ناوی لە ڕاستە ڤیدۆی خەماوی، یعنی بەردەوام لەکە ئابایە. عزیزان ئەوەی ئەوێت یادگەی باش بکە، ئەبێ چی بکە؟ ئەبێ لە سۆشیال میدیا بە شێوەیەکی زۆر باش دوورکەوێتەوە. وەڵڵاهی ئەتەوێ لە ڕووی کەسایەتیەوە بەهێز بی، لە ڕووی مێشکەوە بەهێز بی، لە ڕووی عیبادەتەوە زۆر بەرەو پێشەوە بچی، کەسێکی عاقڵ بی، مێشک پاک بی، سەرکەوتوو بی، ئەبێ لەم کە ئابەی سۆشیال میدیا دوورکەیتەوە. عزیزان ئەوانی کە لە سەرمایەداری ئەخوێننەوە و ئەزانن سەرمایەداری ڕەئسمالیەت کەپیتالیزم قەڵەمێکت پێ ناتا بێ بەرامبەر. ئینستاگرام قەت بەبێ بەرامبەر نییە، فەیسبووک بەبێ بەرامبەر نییە، یوتیوب بەبێ بەرامبەر نییە. کاتی تۆ، پارەی تۆ، مێشکی تۆ ئەبا پێش هەموو شتێک، حەز و خۆشەویستی تۆ ئەبا دە بەردەوام شتی خەبەری شۆکهێنەر، یعنی زین چۆنە ئەم هەموو هەواڵە دەتە مێشکی تۆ سەر بە بەراکەوێ، موچە نەهات، کابرا خۆی سووتان، کابرا تووشی جەڵتە بوو، نەخۆشی فڵان بەسەرەوە، فەقیری بەسەر بەڕێوەیە، نەوت گرانەوێ، کارەباوالێتی بەردەوام مێشکدی ئەوە نەماوە لەسەر سایکل بڕە، لەسەر ڕێگایەکی تەندروست بڕە بۆ ئەوی بیرکاتەوە، بۆ ئەوی لەبەرکردن کە، بۆ ئەوی داهێنانکە. یعنی ئێستا بۆ نمونە کەسی وا هەیە، یعنی ئازیز و خۆشەویستی وایە سەر ڕەنگە ئەم قسانە زۆر بە ئەو بە سوود بێ و ئەمە باسی زۆرشتی گرنگ کراوی ئەم خەریکی ئێستا طبیعی خەریکی نۆتیفیکیشنە، خەریکی تەلەگرامە، خەریکی چاتە، ئەڕابەرەوە لە قسەکان ئەبیسم دڵنیا بە تێنەگەیشتووە، دڵنیا بە هەڵەسێش لەبەری گوێی نەکردووە و تێنەگەیشتووە، ئیشی پێ نەکردووە. باشە ئازیزان کاتێ خۆشەویستان ئەبێ خۆکانە بگۆڕی، ئەبێ خەوت تەرتیبی، ئەبێ خواردنەکان دەست پێ نەکەیتەوە وەکو پێشتر چەوری بخۆی، مەعیدە پڕکەی، دانیشی ئەندۆمی بخۆی، دانیشی لەفە بخۆی، شتی سوورەوە کراوە بخۆی، شەکر بخۆی، دانیشی چای نازە، هەموو شتێک. ئەبێ کەسێکی جیاواز بی، نهاتی ژیانە بگۆڕی، ئەبێ خۆراک جیاواز بێ، ئەبێ ئاو خواردن جیاواز بێ، ئەبێ هەناسە جیاواز بێ، ئەبێ بیرکردنەوە دەوروبەر هەموو شتەکان ئەبێ جیاواز بێت. بۆ چی بکەیت؟ بەرەو جیاوازی بکەیت. و ئەزان خۆشەویستان هیوادارم هەمووتان ئینشاءالله بەرەو ژیانێکی نوێ بڕۆن، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلمیش فەرموویەتی لكل عمل شرة ولكل شرة فترة. هەموو کار و کردەوەک، هەموو کردەوەک تۆ دەستی پێکەی گەرمگۆڕێکی زۆری تایە، نەشاتێکی زۆری تایە، سەرەتای خۆ لە دەست پێیەکەی سێرەکی 280 کەس دەرسەکایە، 170 کەس بۆ طبیعی دوای مانگێک کابرا هەر بە تەمای گۆڕانە، هەر بە تەمای فارس الأحلام و گۆڵێ سوارچاکی خەونەکانی خۆیەتی بەدوایە ئەگەڕێ. ئەم گەڕانە زۆر مهمە، بەدوایە ئەگەڕێ، بەڵام بەدەستی نانی لەبەرەوەی چی هەوڵ نادەی، لەبەرەوە گەرمگوڕێکی زۆر هەیە، سێرەکی سارد دەبیتەوە، بەڵام ساردبوونە نابێ سفرت کاتەوە واز بێنی هەموو شتێک واز لێ بێنی. ئەوە چی بکەی؟ هەردەوام بی، ئەگەر کەمیش بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ أحب الأعمال إلى الله أدومها وإن قل. فرمودە لە ژیانتان ئینشاءالله ئیش پێ بکەن و هەموومان ئیشی پێ بکەین. أحب الأعمال إلى الله أدومها، خۆشەویستترین کردەوە لای خوای گەورە بەردەوامی وإن قل، ئەگەر کەمیش بێ. إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. بەڕاستی خوای گەورە کەسانێکی خۆشەوێ ئەگەر کردەوەیەکی کرد، ئیشێکی کرد، ئیتقانی تیاکە، زۆر بە جوانی بە وردی بە ڕێکۆپێکی بیکە، با کەمیژی بە ڕێکۆپێک بە جوانی بیکە. ئەبێ خواردنەکە بگۆڕین. تۆ ئەتەوێت گەرم گڕبیت، خواردنەکە گەرم گۆڕ بیخۆی، لەبەر ئەوەی بەردەوامی پێ بدا، بەڕاستی فکرەوە ژیان بگۆڕێ و دەوروبەرەکەت هاوڕێکانت ئەمان بکە ئینشاءالله.